به هەلکەفتا ڕۆژە جیهانیە زارۆکان دۆ دەستگا خێرخوازی ئابارزانی بهاوانگی لەگەڵ ڕێخستنا ئەغسان ئەلکەرما ماراتۆنا ئاهەنگەکە تایبەت بە vê هەلکەفتێ دەمژمێر هەفتێ ئێوارێ لە لەیستگەها فرانسە و حەریری یا ناودەوڵەتی برێکخستن کرد داکو دلێ زارۆکên derbeder û penaber xweş bikin. Di ahengê de hejmarek ji rêxistinên cîhanî û kesayet û berpirsên hikûmî beşdar bûn. Kamîreya Rêbaz News jî ji nêzik ve ew aheng şopadiye. Em bi hev re lê guhdar û temaşa bikin. ئیرۆ یەکی حەزیرانەیە ڕۆژە جیهانیە زارۆکایە دەستگای خێرخوازیە بەرزانی بە ئاریکاریە ڕێکخراوە ئەغسان الکەرما ئەف چالاکی لە دارخستیە چالاکی ئەمە ماراسۆنەکە ئەف زارۆکێ تێدە بەشدار ببن و داویژی وێ وەرن خەلاتکردن. منداڵانی خۆشەویست بە خێراتنێکی تایبەتی ئێوەی خۆشەویست دەکەین و ئەو ڕۆژە پیرۆزەتان لێ پیرۆز دەکەین خۆمان بە خۆشحاڵ دەزانین وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەوڵمانداوە هەموو ئەو بۆنە نیشتیمانی و نەتەوەیی و تایبەتیانەی کە هەنە وەک چۆن لە خەڵکی خۆجێی کوردستان بەخۆشی بەسەریان دەبین هەر ئەو کەشە پێکەوە ژیانەش بۆ ئەو ئاوارە و پەنابەرانە بڕخسێنین. منداڵان بە تەواوی مافەکانی خۆیان نەگەیشتون و بە تایبەت لە هەندێک سنوور و لە هەندێک جوگرافیای جیهاندا. هەرێمی کوردستانیش یەکێک لەو جێگایانەیە کە منداڵان لەگەڵ گەورەکان تا ئەمڕۆکەش لە زۆر لەو قوربانیانەی کە بوونە قوربانیان داوە و تا ئێستاکەش ڕەنگە وەکو پێویست مافەکانیان زامن نەبوو بێتن. ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ پێشکەوتنەکانی وڵاتی خۆمان هەمیشە ئەو بابەتەش لە بابەتە گرنگەکانی حکوومەت و پەرلەمانی کوردستان بووە و لە چوارچێوەی یاساکانی مافەکانی مرۆڤ و زامنکردنی مافەکانی منداڵاندا بۆ ئەوەی کە لە چوارچێوەی ئەو یاسایانەدا مافی منداڵانی کوردستانیش زامن بێتن حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو پێنگاوانەی گرتۆتە بەر کە خزمەت بە منداڵانی کوردستان دەکات. ji bona Roja Cîhaniya Mindalan dezgeha xêrxwaziya Berzanî ev maratonçê kir taybet ji bo zarokê temenê 8 salî heta 12 salî û ji nava ve her çar kampa jî kampa Gawregosk û kampa Derşikran di zarokê wan ji awaila derketina. والله حصاد متر بو قالك صد كركا بو كرد بون عرب بون ترك بون از اول دركتم نافادا نافم محمدا از كلمبا قوش تبانا صد زاروك بون از حمو عرب بون كرماج بون عرب بون ترك بون از يه 50 دركت از هر مكان بيز كاسا قو ناشا بالقو كما زبش من اول دركت